باش عباس مەزەیەکی کەو بۆ نێنە کوڵاتی مردو نەمرێ بیخۆ ئەوش برادری بۆیکردین لە ڕای خوا مەزەیشی و شیشی بۆ خراپەم خێرە ها تو شەرەفەوە تۆ بە جەوتی یەکەی تو شەرەف ئەوە بیرم نەوت پێ بڵم چ جێوێکمانەیە کورە جەویی خوازە جێوا ببڕێ ئێستا منیش بابەتی تۆم ماڵی وێران کردم جلێ پێ فرۆشتم پارە و پێنێشتم عباس هەر ئیبادە و کردم ئیبادە لە من پیاوترێ مردو نەمرێ لەم سەر ئەرزا ماشەڵڵا لەو پیاوە بەرزە بۆ تۆتی وازە قسانە بێنە تۆ سێچکا بێ بە ئێوارە و پشیمە قومارخانەکە پارەمان یەک فرسپێنی هیچ پیا کردووە وەسارە بیرم کەوتەوە برادێکمێ نییە مەقاو لە ئیشی ڕەسەکە ڕەش پارەی قومارخانەکە بە لە میوارە عیدی ژەرابێتی بەهێکۆ ڕێن و یاڵاو تەواو بەخواتی لێو ناترسم پەک ناکەوێت دەشتەکان تەواوکەن و یەسەرە ڕۆژ باشە حەز زۆر چاقەوە نەبێ هەتی تو شەرەف ئەمە شوێنە من هێناوە بۆ شوێن نییە کاکە وەرە تاجریشی و تەڕەماشیشی بۆ خاتی خوا کوورە کاکە بە قەبری باوکم لە تاجر مویندری دەسەکەوێت تۆ وەرە با بڕۆین کاکە دەتەوە وەرە بێ قەزات بەخوا جوانە ئەمێ براترە دەوڵەمەندەکە و وەرە دەوەرە دانشە ماڵا بێ وەرە دانشە دانشە دەی سەلام عەلەیکم عەلەیکم سەلام ئەدەن بۆ چی هاتووی بۆ ئەوە ناتم بۆ ناتم هاتووم هاوڕێکی زۆر خۆشەویستمە بێ بناسێنم وەڵا لە خۆش زۆر جۆرمان هەڵتڕان نۆبەی براکەیەتی هاوڕێکەیەتی کاکە ئەدەن بۆ چی هاتووی شێ پارە پیا کردو نیوەی دەوێ و نیوەکەیەک بۆ خۆم باش بەساتم ها کاکەجان ئەو پێنج ئەوەدا ئەودا هەزار باشە بەخوا واسێ بەنە گوناح هەڵاوە وەسە ئارام تۆ بێنە بزان چی کاکەجان تخوا خەینە ئەوە چی بەرەبارت نیە ئەوە چی بۆ